مامەستا شتێکم لا دروست بوو لە میانی وەڵامدانەوەی پرسیارەکە بهار لەسەر کتێبە ئایا ئەو نووسەرانی کە دەنووسن ئامانجێکەیە لە پشت نووسینەوەکەیان یاخود بۆ منە بۆشایەکەیە لە ژیان لە کتێبێک نەقسە یا شتێک بە مێشیادێ بۆ هەوەز دەنووسێ سە بەڕێستان ئەوەندە کتێبەتان هەیە خاوەنی 25 بەرهەمی کتێبی زۆر بە پێز و جوانن ئامانجێک هەبووە لە پشتی نووسینی کتێبەکانتانەوە یاخود چۆن؟ بەڵێ بن بە دڵنیاییەوە هەر کاتێک کە ئینسان نووسی ئەو بارەی کە جەنابەت باست کرد هەستی کردووە لە کۆمەڵگادا بۆشاییەکەیە بۆشاییەکەیە پێویستی لە سەقسەکردنیەک هەیە ئەمیش لەو بوارەدا توانای هەیە نەخۆشیەک هەیە و دەرمانەکەی لای ئەم دەست دەکەوێت نابێ بێ هەڵوێست بێ نابێ نووسەر بێ هەڵوێست بێ بەقەدەر توانای خۆی ئەم زانستە بگەێنێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە بواری گەیاندندا بەشی کەسی نەهێشتەوە فەرمووی بەلیغوا عنی وەلەو ئایە لە منەوە بگەێنن ئەگەر تەنها ئاەتێک چی هەیە نەتوانێت ئاەتی قورئان بە بەرامبەر بگەێنێ کەواتە هەموو کەس توانای گەیاندنی هەیە ئەو فەرمودەیە هەم ئەمرە تەکلیفێک دەخات بەلیغوا تشریف عنی لەلایەن منەوە وەلەو ئایە تەخفیفە یعنی لە یەک فەرمودەی چەند کوشەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەکلیف هەیە تشریف هەیە تەخفیف هەیە تەکلیف لێ دەکا بیگەێنە شەرەفت دەداتێکە لە پێغەمبەری خواوە گەیاندووتەکە نووسەری ئاینی بی سێمیان تەخفیفت بۆ دەکا مەڵی هیچم پێ ناکرێت ئاەتێکت هەر پێ دەگا خۆت نامیلکەیەکت پێ دەنووسێ کەواتە لە بۆشاییەکی ناو کۆمەڵگادا لە دەردێکی ناو کۆمەڵگادا تۆ بێ هەڵوێز مەبە و هەموو نووسەرێک بە دڵنیاییەوە وەکو جەنابەت فەرمووت خاوەنی کۆمەڵێک ئامانجا لە بابەتەکانی خۆیدا لەو شتانەی کە باسی کردوون ئێمە بە دڵنیاییەوە پێویستیمان بەوە هەیە کە نووسەرەکانمان ئامانجەکانیان دیاری کردوێ من وەکو خودی خۆم کاتێک کە بابەتێکم نووسیوە یەکەمیان گرنگیم بە قیامەتی خۆم داوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ئینسان کاتێک کە مرد لە دوای مردنی دەستی تەواو لە دنیا بەردا لە دەفتەرەکەی ئەعمالت کۆتایی پێدێ بەڵام لە چەند ڕێگایەکەوە لاپەڕەی ئەعمالتدا نەخراوە سەدەقاتی جاریت بۆ دێ خێرە نەبڕاوەکانت بۆ دێ یەکیان ئەو علم ينتفع به کتێبێک نووسیوە زانستێکت بەجێهێشتووە لە دوای خۆت خەڵک دەخوێنێتەوە ئەو بۆ کەسێکی تری دەخوێنێتەوە بەردەوام ئەوە یەکەم خاڵی ئەساسی سوپاس بۆ خوای پەروەردگار خوا لێمان قبوڵکە نیەتی تەواوم ئەوە بووە کەسێک ئەم بابەتە بخوێنێتەوە بۆ مسلمانان سوودی لێ ببینێ من لە قەبرەکەشمان لە دوای مردن چاکەم بۆ بێ دووەمیان کاتێک کە من بە فەزڵی خوای پەروەردگار بە هیمەتی دۆستان و مامۆستایانم خۆشەویستانم لە دەمی ماڵ و مناڵی یارمەتیانداوم گرتوومەتەوە کتێبخانەیەکی گەورەم کردووە مامۆستایەکی ئاینی خوێنەرێکی نەیتوانێت دە کتێب بکڕێ کاتێکە من 1000 کتێبم هەبێ بۆ ئەم گوشراوی ناتوانم هەموو کتێبەکانی خۆمی بدەمێ بەڵام لانی کەم ئەوانەی خوێندومنەوە با بە فیڕۆ نەچن کە خوێندومنەوە بە کارێکی وا بکەم بڵێم لانی کەم کە 1000 کتێبت نەدەمێ با 10 کتێبت بدەمێ ئەوەی کە خۆم خوێندومەتەوە فەرموو لە ڕێی نووسینەکانەوە تۆ سوودمان بەنێی سێمیان ئامانج لە نووسینەکانی وەکو خودی خۆم ئەوە بووە هەڵوێستەکانم بۆ مێژوو تۆمار بکرێن دوای مردنیش بۆ نمونە قەیرانی دارایی لە کوردستانە هەبووە ئایا من وەکو مامۆستایەکی ئاینی لەو کاتەدا چۆن باسی مەسحی گوێم بۆ خەڵکی کردووە سونەتەکانی چۆنە یان باسی قەیرانی دارایی و ئابووریم کردووە بۆ ئەم قەیرانە هەیە چارەسەرەکانی لە ڕوانگە ئاینەکەمەوە چییە بە هەڵوێستێکم هەبێ بۆ مێژوو باسی ئەنفال کراوە یادی ئەنفال بووە ئایا من هەڵوێستم وەکو مامۆستایەکی ئاینی وەکو مسلمانێکی کورد ساڵانە لە یادی ئەنفالات چیم پێشکەش بە ڕوحی ئەنفالەکان کردووە باسی گەندەڵی لە وڵاتەکەمدا هەبووە بۆ مێژوو لەسەرمان دەنووسێ ئەی مامۆستا تۆ لەو گەندەڵی لەو کوردستانەکە تا هەبوو مەوقیفت چی بوو چیت گوت چیت نووسی هەر گوتت هیچ نەبوو ئەی چۆن کردت بە نووسین ئەی چۆن لە دوای خۆت بە بەڵگە بیهێڵیتەوە ئەوە یەکێک بۆ لە ئامانجەکانمان کە بەڵێ لە هەموو بابەتەکاندا قسەمان هەبوو خاڵێکی تر لە نووسینەکانم ئامانجەکانم ئەوە بووە ناحەزانی ئیسلام زۆرجا پێمان دەڵێن و پیان وتوین مامۆستایانی ئاینی بەس ئەویان لە هەک بەدایە بە خەڵکی بڵێن دەستنوێژ چۆن هەڵدەگیرێ غوسڵ چۆن دەکرێت چۆن دەستنوێژ دەکەیت چۆن ڕۆژوو دەگری چۆن زەکات دەدەی بەڵام ئێمە دەڵێن فەرموو ئەوە خەرمانی نووسینەکانمان بە پشتیوانی خوا بەرەکەتی تێبخا وەرە بیخوێنەوە بزان هەر ئەم بابەتانی تێدایە نەخێت مافی مرۆڤ دەوێت ئێمە لەسەرمان نووسیوە باسی ژینگەت دەوێت چەندین وتارمان لەسەری هەبوو بە زنجیرە باسی ئەنفال دەوێت قسەمان لەسەری هەبوو باسی گرنگی ئاو ڕۆڵی لە ژیاندا بزانە لەناو کتێبەکانمان دابوونی هەیەیانە باسی مافی کرێکاران بووە باسی توندوتیژی دژی ئافرەتان و بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی بووە باسی هاوسەرگیری و قەیرانی هاوسەرگیری بووە بزانە هەیە باسی شۆفێری ئەو کارە ساتبارە کاتێ لە پشووی دڵدا دەیخوێنێەوە یعنی بە پارێستاییەکی یەکجار زۆری پشووی دڵ
دوای خوێندنەوەی چەندین مەوسوعە لەسەر شۆفێری کوردی و عەربی هاتووم لە دووتوێی چەندین لاپەڕەدا 200 و ئەوەندە لاپەڕە زیاتردا باسی بەس شۆفێریمان کردووە. ئایا مامۆستایانی ئاینی بەس باسی نوێژ و ڕۆژویان بۆ خەڵک کردووە نابە پێچەوانەوە تۆ بێویژدان بوو یان نەتخوێندوێتەوە فەرم و بزانە بابەتەکانمان باسی چی تێدایە. کۆتا خاڵ ئەوەیە هاوپیشەکانی خۆم مامۆستایانی بەڕێزی ئاینی کاتێک کە دەرفەتی کتێبکڕینی نەبووە دەرفەتی خوێندنەوەی نییە سەرقاڵی ژیان و گوزەران وای لێ کردو خوتبەیەکی باش پێ ئامادە نەکرێ باشە بۆ هاوکاری نەبم من ئەمەم خوێندۆتەوە ئەمەم نووسیەوە فەرموزەنای مامۆستا تۆ دەتوانی باشتر داڕێژی. مامۆستا جەمال من زۆر جار کە ماوەیەک وتارم نەبووە گەڕاوم بە مزگەوتەکاندا چەندین جار چوومە خوتبەی جەنابی مامۆستا و یەکەم کتێبەکەی من دەخوێنێتەوە بەڵام سوپاسی ئەڵڵام کردووە کە ئەو لە من جوانتر ئەدای کردوێتەوە. ئەو خوێندوویەتیەوە زۆر بە زمانێکی شیرینتر ئەدەبیانەتر جوانتر بابەتەکەی منی گەیاندۆ بە موسڵمانە من لێ سوپاسی خۆم کردووە کاتەمە ئەو ڕۆژ لەسەر مینبەر بووم بەڵام کەسمە هاوپیشەیەکی خۆم سوودی لە بابەتەکانی من وەرگرتووە. ئەوە ئامانجەکانن بەڵام هەدەفی هەرە ئەساسی ئەگەر ئەوانی لەگەڵ نەبێ لەسەری قەرزا دەبێەوە قیامەتە ئەبێ نێتی تەواوت ئەبێ بابەتەکانی من ئەجری قیامەتیان لە پشتەوە.